بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار برزان خوشويستانم كتاب أذكار إمام النووي يك لكتاب زور نائب كان كإما أخاته ناو درقاو ناو ماڵی ذکرەوە هەموو کاتەکانمان ساتەکانمان ئاگامان لە خۆیە کاتێکە ئەم کتێبە جێبەجێکن ئیمامی نەووی زۆر شتی بۆ باسکردن لە ذیکرەکانە گەیشتە سەر ذیکری خەوتن و زۆر فەرمایشتیشمان باس کرد لە ذیکری خەوتن ئەمڕۆ هەندێک لە ذیکرەکان باسەکەن لە کاتی خەوتنە لە ڕوایەتێکە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ بۆ کەسێک کە زۆر لە شیرک ئەترسێ کەسێک شەریک بۆ خوا قەراردا چی بکە کە لەسەر تەوحید بخەوێ و پارێزراو بێ لە شیرک ئەفەرمێ پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم نەوفەلی ئەشجاعی بۆمان ئەگێڕێتەوە ئەڵێ ئەمری پێکردم پێیوتم پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم لە کاتی خەوتنە قل یا ئەیها الکافرون بخوێنە ئەم سوورەتە قل یا ئەیها الکافرون فەرمووی ئەم سوورەتە بخوێنە ثم نەم اینجا بۆ خۆت بخەوە على خاتمتها كوتا كلمات كتو إخواني بسورة لإلاف قريش به فإنها براءة من الشرك وهو أم سورة بيت براءة بوتو أتبارز للشرك توشي الشريك بخوا قراردان نابي لفرماشتك ابن عباس ومن أجرته بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي ألا أدلكم على كلمة تنجيكم من الإشراك بالله عز وجل آية كلمة تنفير نكم كنجاتان أدا رزقارتان أكال الشريك بوخوا قراردان رزقارتان أكال الشريك بوخوا قراردان أصحاب لدوري بيغمريان صلى الله عليه وآله وسلم طبعا خطابي بيغمريان هندي جر خطابي أسئلة يبوا برسياري كدو يكسر خوشي جوابي داوتو انتظاري وينك الآن بلان بلا فيرمانك يكسر خوي جوابي داوتو أمر روايتك لو روايتانا فرميتي آية بيتان الله مشتاق رزقارتان كالا الشريك پەنادان شرک قەراردان بۆ خوای گەورە تەقرؤون بخوێنن ئەخوێنن قل يا أيها الكافرون عند منامكم لە کاتی خەوتندانە ئەو سوورەتە ئەخوێنن ڕزگارتان ئەبێ لە ئیشراک بۆ خوا و شەریک بۆ خوا قەراردان هەندێک سوورەت هەن سنەت ئینسان لە شەوە لە کاتی خەوا بیان خوێنێ پێشتر سوورەتی قولەکانمان باس کرد کە سنەتە ئینسان بیان خوێنێ سوورەتی تەبارەک سنەتە ئینسان شەوان کاتی خەو بیخوێنێ قل يا أيها الكافرون يك لو سورتان كسنة إنسان لكاتي خوابي خوانه واتشون سيقول لك أخواني فوقك لا شيخ وتا بهمان شو سورتي قل يا أيها الكافرون أخواني لكاتي خوتنتا مضمون أبي براءة أدرتي نجاة أبي للشريك بخوا قراردا فرما يشتهي كتير بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي بيغمريان كاتي كأخوت مسبحات أخوان بيش أو الراكشة پێشەوەی لەسەر جەیەکە ڕاکشێ بۆ خەوتن مسبحاتی ئەخوێن مسبحات چییە هەر سوورەتێ بە تەسبیح دەستی پێکردبێ طبعا ئەو سوورەتانەی بە تەسبیح دەستیان پێکردووە هەندێکیان بە فعلی ماضی بە سەبەحە دەستیان پێکردووە هەندێکیان فعلی مضارع يسبح هەندێکیان بە مەصدەر سبحانە سبحان الذي أسرى بعبده فأمانة بيانته سورة چی سورة تسبيح سورة تسبيح بريت إلى سورة حديد حشر صف جمعات تغابن أعلى أمانة هميان هندجار بأمر سبح اسم ربك الأعلى أفرمي أمانة هميان سورة مسبحات في غمريان صلى الله عليه وآله وسلم أم سورة أنا أخوان بيجوي الرابق شيء وخو لا فرماشتي كتيرا أفرمي في غمريان قتنا أخوت حتى وكو سورة بني إسرائيل وزمر أخوان سورة بني إسرائيل طبعا سورة همو سورة كان هندي كان شناوي كان هي بنمونة سورة محمد ناوي محمد وناوي قتالة سورة فاتحة بيوتي سورة فاتحة بيوتي أم الكتاب بيوتي 7 مثاني بيوتي الشافي بيوتي كافي ناوي زور زكي بستوون ده ناوي هي سورة فاتحة سورة كانت شناوي كان هي سورة بنو إسرائيل يعني سورة إسراء سورة بني إسرائيل بريتيلا شي سورة إسراء بيغمريان صلى الله عليه وآله وسلم بيش أوي بخوي سورة إسراء أخوان لقل سورة زمرة فرماشتي كثير بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرميه ابن عمر بمن أجرته وكاتك أشوى سرجاكي أي فرمو
الحمد لله الذي كفاني وآواني وأطعمني وسقاني. سپاس بۆ ئەو پەروەردگارەی کە منی کفایەت کرد و لە شوێنێکە جێگەی کردمەوە، واتر لە ئەمن و ئەمانە داینم، لە ماڵێکە جێ کردمەوە، خواردنی دامێ، خواردنەوەی دامێ. والذي من علي فأفضل، ئەو پەروەردگارەی کە منەتی کرد بەسەرما و زۆر شتی پێ عەتا کردم. والذي أعطاني فأجزل، کاتێک کە پێ بەخشیم زۆر سەخاوەتی لەگەڵا کردم، زۆر زۆری پێ بەخشیم. الحمد لله على كل حال، خوایە سوپاسی تۆ ئەکەم لە هەموو کاتەکانما. اللهم رب كل شيء ومليكه، هو پەروەردگاری هەرچیشت و مەلیکی هەرچیشتە، وإله كل شيء، پەرستراوی هەرچیشتە. أعوذ بك من النار، خوایە پەنا ئەگرم بە تۆ لە ئاگر. دیقەت بدەن ئەگەرم فەرمایشتە ئەخیری خەوتنت بیری ئاگرت ئەخاتە، وی خەوەکرد لەسەر تاعەت بێ، لەسەر عەبدایەتی بێ. ئێمەی ئەهلی دین، ئەهلی قورئانین، بزانە شەوان بەس کاتی خەو یەک کۆمەڵ سوورەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم خوێندوێتی. لەوە چێ کەسێکە بێ حەزکە سوورەتی زومەر بخوێنێ، حەزەکەی کافرون بخوێنە، حەزەکەی سەبەحەکان تەسبیحەکان مسەبیحات بخوێنە، حەزەکەی نا، ئەمە دەرگای بۆ کردیتەوە. هیچ لەمانەت وەکو ئیمام فەرمووی هیچ لەمانەت پێ نەکرا هەندێکی هەر بکە، وەلەو سوورەتێکی بچووکیش بێ، لە یادی مەکە. هەموو ئەمانەی کە عەرزم کردن کۆمەڵە سنەتی پێغەمبەریانن صلی الله عليه وآله وسلم، بۆی ئێمە ئیماندار بزانین لە کاتی خەوەکانمان چ جۆرە تاعەتی ئەکەین، لە کاتی هەستانمانە چ جۆرە، کاتی دەستنوێژمان چ جۆرە، چوونە مزگەوتمان چۆنە، هاتنە دەرەوە چۆنە، جل لەبەرکردن چۆنە. دەوری ئێمە هەر هەمووی بە سنەت گیراوە. ئەمەش بەشێکە لە سنەتەکان کە لە خزمەتانە باسم کرد. خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرز، بە ئیسمی عەظەمت، ئەم کەلیمەتانەمان لێ قبوڵ کە یا رب العالمین، دەرگای خێرمان لێ بکەرەوە. یا ربی خوایە ئەم کتێبە بکەرە چرای ڕووناکی ژیانمان، بیکەرە چرای ڕووناک ناوگۆڕمان. پەروەردگارە داوا لێ ئەکەین بیکەرە چرایەکی ڕووناک و شەفاعەتکارمان لە ساحەی مەحشەرە، بەهۆی ئەم کتێب و کەلیمات و فەرمایشتانەی پێغەمبەریانەوە صلی الله عليه وآله وسلم لە بەهەشتا بەرزمان کەرەوە، بە خزمەتی ئیمامی نەوویمان بگەیەنە. یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین ئیخلاسمان پێ عەتاکە، لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە. سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ڕەحم و بەزەی خۆت، بە کەڕەم و گەورەی خۆت، خوای ئەمە دوعایانێکی زۆر بۆ تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی بەهانامەنەوەرە و لێمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان ئەم وڵاتەی ئێمە بە کۆمەڵی قەیرانی زۆر گەوراتی ئەپەڕێ. خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت تۆ چارەسەری کێشەی هەژارانمان بکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هەر ڕۆژەی فاسی دەیەتە سەر تەلەڤیزیۆن و خەڵک ئەترسێنێ، خوای خۆت ئەمن و ئەمانوە بۆ بنێرە یا رب العالمین. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ڕەحم و گەورەی خۆت، خوای زۆر دەرگای سەرزەوی بە عەقڵی بچووکی ئینسان لێمان داخراوە، خوای تۆ دەرگەکانی ئاسمان بەسەرمانە بکەرەوە. خوای کافران و بێدینان ئەیانەوێ ئومەتی ئیسلامی لە شەڕ و شۆڕ و ئاژاوە بگێڕن. یا ربی خوای ئەم ئومەتە پارێزراوکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هەر فێڵ و تەڵەکەیە کە بۆ ئێمەی دائەنێن، خوای بیخەرەوە گەردنی خۆیان یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە. ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بە میحنەتی زۆر گەورە تێپەڕیوە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بمانخەرەوە سەر قاچەکانی خۆمان، بمانکەرە سیادە و قیادەی عالەم یا رب العالمین. یا ربی خوای بمانگەڕە لەو کەسانەی کە ئەتوانن بچووکترین تا گەورەترین خزمەت بەم دینی تۆ پێشکەش ئەکەن. خوای هەڵمان بژێر لەناو عەبدەکانی خۆتە، خوای هەڵمان بژێر لەناو عەبدەکانی خۆتە، خوای هەڵمان بژێر لەناو عەبدەکانی خۆتە بۆ چاکترین جۆری عەبدایەتی لەسەر زەویە یا ئەکرەم الئەکرەمین. خوای سەرزەویمان پێ ئاوەدان کەرەوە، سەرزەویمان پێ ڕۆشن کەرەوە. یا ربی خوایە بمانگەڕە لەو عەبدانەی کە لە بەڵاو مصیبەت ئەیان پارێزی، خۆت سەرپەرشتی کارەکانیان ئەکەی. یا ربی خوای ئەمە خۆمان تەسلیمی تۆ کردو، تۆ خۆت پارێزگاریمان بکە یا ئەکرەم الئەکرەمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منی شوێ ئەوە ببوورێ و خوای لێمان قبوڵ کە.